پەیوەندی نەکردۆتە دوای ئەوە چەنەها جار تەلەفۆنی بۆ تەلەفۆنەکەت جاری وایە وام لێت تەلەفۆن داخە مێردەکەم لێتەوانێ ئەڵێ بۆچی تەلەفۆنە داخراوە تەلەفۆنەکەت چێڵێت من جوابی لەو ڕۆژەوە هەر جوابم نێاوەتەوە چکە ئەزانم تۆڵ ئەکێشێ بۆ شتی تر نەتبینیوە تۆی لەگە ڕێکشە باەت بەس من ناچمە بەردەرگا ئەبەت زین چی تۆ کاتێکە پشتەکڕی لە ئەو جۆتیانی کێتە بەردرگانی ئێستا من کۆمەڵک حەزەکەم بە تۆی بڵێم لێرەیە ئەویشەوەیە ینی ئێستامە لە بینی فرۆشیاری حەقیقی و ئەو فرۆشیاری کە بە دوای کاسپێکی حەڵاڵەوەی و کە بە دوای ئیشێکی خۆیەتی و بە دوای کاسپەکەی خۆیەتی فەرقی هەیە لەگەڵ فرۆشیارێکی تر کە کەس نازانێت ئەسڵ و ئەساسی چیە و بۆچی بە چ نیەتێک و بە چ شێوازێگیەتە ناوگەڕەکە و شتە فرۆشیانی بەڕاستی ئێستا ئەمە بۆ نەکێشێت و کێشی چەنەها خەڵکە کە پەیوەندیان کردو بە کەناڵەکەەوە ینی ئێمە بە تایبەتیش ئەم بەرنمەیە لە زۆری ئەو پەیوەندیانە بوو کە بە کەناڵەکەەوە کرایانوت کێشەمان هەیە لەگەڵ ئەو فرۆشیارانەی کە توێتایەکیان پێشتی ناوماڵە فرۆشن لە گەڕەکەکانە بۆی بەرنمەیەکمان بۆ تەرخان کرد ینی ئێستا جاران گەڕک ئینسان کات چۆن ناو گەڕەکەکەی وکوایل ناو خێزان و عیلی خۆیان بێ لە ناو گەڕەکەکانە جاران بەها کۆمەڵایەتەکانی تیابوو هەرچی قیەمی جوان هەیە لە ناو گەڕەکەکانە بوو هەر فرۆشارێکە بەهاتێتە ناو گەڕەکەکە هەمووی ئەیناسی هەمووی قسەی لەگەڵا کرد ینی جوێکی تر بوو بەڵام ئێستا بە شێوازە نییە بەداخەوە ینی ئێستا بۆ شێوازە نییە کە تۆ واد لێ بێ متمانە بە هەموو فرۆشیارێ بکەیت یعنی منەڵم ئێستا شتەکە نازانی کامە فرۆشیاری حەقیقیە کامەش فرۆشیارێکی ترەکە بەنیەتێکی ترەوەیت ئێستا تۆ زۆر جارکە باسی ئەوەکەی بە قەرز شتم هێناوە هەر وردۆر دەهێناوتە هێناوتە تا گەیشتۆتە 450 تۆ زانی کە لە ماڵەوەتان نەهاو سرت مەعاشەکەی ئەوەنەیە موچەیەکی ئەوەنەی هەیە کە تۆ بتوانی ئەم پارەیە بی نەشتوانی لە توانای خۆتا هەیە یعنی زۆر جارە بێت تۆ بیر لە خۆشت بکەیتەوە تۆ ژنێکی لە ناو ماڵەکەی خۆتای بۆ خۆتەکەی بە ژێرباری قەرزەوە ینی ڕاستە کابراڵە بیبە شتی خۆتە بەس ئەو تا ڕاست ناکە یعنی تو چۆن متمانە ئەوە متمانە بە پیاوێکەکەی کە نەیناسی کە نەزانی ئەسڵان ئەسڵی چییە بە چ نیەتێکەوەیەت خۆشتەڵی چەند جار شتم لێ بینیوە کە سیرکردنی نەوعێ بووە بەرکەوتنی ویستۆتی دەست بەردەستیکەوێ یعنی تو ئەمانەشت لێ بینیوە هێشتا داوای شتت لێ کردووە هێشتا شتشی لێ کڕیوە یعنی ڕاستە تۆ برات هاو سەرگیریەکە بەڵام ئەوە واجب نییە لەسەر تۆ کە دنیاشت خۆت پێی بەژێ قەرزە و دنیاشتی بۆ بێنی لای کەسێکی وە کە نێشی ناسی ئەم کەسە چۆن و چۆن نییە ئەنجاری ئەمە سەرەتا هەڵەکە لە خۆتەوە دەستی پێ کردووە کە بەڕاستی ئەمە هەر بۆ هەموو ئەو ژنانشی کە ئەچنە بەردرگا و شتەکڕن لەم دەستگێڕانە ئەبێ بزانی ینی ئافرەدێک شتی هەیە زۆر زۆر مهمە زۆر گرنگە ئەویشەوەیە دەستگێڕێک یاخود فرۆشیارێک کە بە ویژدان بێ فرۆشارێکە خاوەنی ئەخلاق و ڕۆشتی جوان بێ یەکسەر ئیناسێتەوە لەگەڵ کەسێکی ترا کە هەر نیەتێکی تر و بە نیەتێکی ترەوە هاتووە ینی ئافرەت ئەو خۆی گەورە ئەو فراسەی پێبەخشیوە ئەوەی پێبەخشیوە کە خەڵکە ناسێتەوە ینی من چەند جار ئەمە بیستووە لە ئافرەتەنەوە وڵای فلانە کەس قەتشتی لە ناکڕم چکە ئەزانم کەسێکی بەنەوەیەکە لە فلانە کەسیش شتەکڕم چونکە ئەزانم کەسێکی بە ئەخلاق و بە ڕۆشت وایە